تۆڕی بەرەنگاربوونەوەی دژایەتی ئیسلام و موسڵمانان لە ئەڵمانیا ناسراو بە کڵەیم لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە. بەرزبوونەوەی بەرچاو و مایەی نیگەرانی لە هێرش و جیاکاری بەرامبەر موسڵمانان لە ئەڵمانیا تۆمار کراوە و ئاماری هێرش و دەستدرێژەکانیش زیاترە لەوەی ڕاگەیەنراوە. تۆڕی بەرەنگاربوونەوەی دژایەتی ئیسلام لە ئەڵمانیا کڵەیم لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد ساڵی ڕابردوو ژمارەی هێرش بۆ سەر موسڵمانەکان گەیشتووەتە 4096 حاڵەت، لە نێویاندا 224 حاڵەتی دەستدرێژی جەستەیی بووە، بەڵام بە گشتی جیاکاری و قسە پێوتن و توندوتیژی جەستەی و سوکایەتیکردن دەگرێتەوە. تۆڕی کڵەیم لەگەڵ ئەوەی هۆشداریشیدا لە ئاسایی بوونەوە لەگەڵ ئەو دیاردەیە ڕاشی گەیاند. ژمارەی هێرشکردنە سەر موسڵمانان لە ئەڵمانیا زۆر زیاترە لەوەی ڕاگەیەنراوە، بەتایبەت لە قوتابخانەکان و لە کاتی مامەڵە لەگەڵ دەسەڵاتداران و پۆلیس بربەست لە بەردەم زەرەرمەندبووان هەیە کە ڕێگریان لێ دەکات سکاڵای پێویست تۆمار بکەن. بەپێی قسەی ڕیما حنان و سەرۆکی تۆڕی بەرەنگاربوونەوەی دژایەتی ئیسلام لە ئەڵمانیا و بەپێی لێکۆڵینەوەکان تەنیا سەدا چواری موسڵمانەکان کە ساڵی ڕابردوو ڕوبەڕووی جیاکاری بوونەتەوە لە ئەڵمانیا حاڵەتەکەیان بەلایانی پەیوەندیدار ڕاگەیاندووە، چونکە زیان بەرکەوتوان متمانەیان بە دەسەڵات و پۆلیس و حکوومەت بەگشتی نەماوە. بەپێی داتاکانی تۆڕی کڵەیم ساڵی ڕابردوو بەراورد بە 2024 هێرش و دەستدرێژی بۆ سەر موسڵمانان لە ئەڵمانیا لە سەدا 33 زیادی کردووە کە لەو ساڵەدا 3080 حاڵەت تۆمار کراوە. لە راپۆرتەکەدا هاتووە لە نێو هێرشەکان بۆ سەر موسڵمانان لە ئەڵمانیا 2 حاڵەتی کوشتن و 4 هەوڵی کوشتن و 214 ئازاردانی جەستەیی و 5 ئاگرکەوتنەوەی بە ئەنقەست، هەروەها 320 حاڵەتی تێکدانی موڵک و ماڵ تۆمار کراون. لە سەدا 64 دەستدرێژەکانیش ئافرەتان و سەدا 34شیان پیاوانیان تێدا بە ئامانج گیراوە. بەپێی راپۆرتەکە وێناکردنی موسڵمانان لە میدیاکاندا وەک تاوانبار و بەردەوامی مشتومڕەکان لەبارەی کۆچ و کۆچبەران و ئاسایش بووەتە هۆی زیادبوونی گرژی ڕەگەزپەرستی و کۆمەڵایەتی لە ئەڵمانیا و لە ئەندام و لایەنگرانی ڕاستڕەوی توندڕەوەوە بۆ ڕەوتی ناوەندیش پەڕیوەتەوە. جیا لەوەش بەپێی راپرسیە کە لە نێوان 468 موسڵماندا ئەنجام دراوە، سەدا 44یان ڕایان گەیاندووە کە لە شوێنی کارەکانیاندا ڕوبەڕووی جیاکاری بوونەتەوە. هەرچەندە ئامارێکی فەرمی لە بەردەستدا نییە چونکە لە پرۆسەکانی سەرژمێریدا لایەنی ئاینی تۆمار ناکرێت، بەڵام بەپێی نوێترین خەمڵاندنەکانی نووسینگەی کۆچ و پەنابەرانی ئەڵمانیا بۆ ساڵی 2025 لە نێوان 6,600,000 بۆ 7 ملیۆن موسڵمان کە دەکاتە لە سەدا 8 کۆی گشتی دانیشتوان لە ئەڵمانیا دەژین، بەڵام بەردەوام ڕوبەڕووی جیاکاری دەبنەوە.